والله جيرانه معنا دركيا قلت هستاي أمش وش هستاين وكألي رد هذا إيرانا بابي مدارانيش قلت بس برون السبعاني باوانب دوای بارانبارینەکەی کە هەرێمی کوردستانی گرتەوە دیارە لە دوێنێشەوە بەشێک لە خانوانە لە شاری هەولێر لە گەڕەکی فەرمانبەران ئاو چۆتە ماڵیانەوە. جا ئێستا من لەگەڵ مام عەبدوڕەحمان کە یەکێک لەو خاوەنی و ماڵەیەکەوە ئاوی چۆتە ناو. مام عەبدوڕەحمان گەربەی تێرە سوپاس دەکەم. سڵاوتان لێبی ئینشاڵڵا خوای گەورە بۆتان قەرەب بکاتەوە گرنگەوەی بە خۆتان سەلامەتن. ساعات کاتژمێر چەند بوو کە لە ئافاوەکە هاتن؟ ساعات 3 بوو من هاتمە دەرێ ئاوەکە لێکوانە بوو هاتبووە حەوشەی نازانم بڵێم ئێوە هەرێ نوێسەخانی لە ناکاو بوون ئەرێ وەڵڵا وەختی بەخەبەر هاتین ئاوە لێکوان دەهات ئاوەکەش گەلێک زۆر بوو لەو لایان ڕادەهات گوتیان کاکە ئەو زادەی ئەو دیوی مەزرایەکی هێورێن ئاوەڕۆیەکی لێیە تەنیش زەیتونەی ئەو شکا بوو کە ئەو شکا بوو هاتبوو ئەو دوێ ئەگەنا ئاوی مەزرایەکانی خۆمان پێ ڕادەگاتن و بەش دەکاتن بڵێن مەزرایەکە بیبە. ئەوە چەندەم جارە ماڵی جەناب لافاڵ بەزارەکە نەهات حەوشێ بەدەم زەهاتە حەوشەی هۆکارەکەی چێ مام هۆکارەکەی ئەو دیوەیە ئەو مەزرایە خایان کردێتەوە ئاوەکە نایەتەوە دوو جارشکە بەس مەزرایەکە دیبی خایان کردێتەوە ینی وەنی ئەو سەری کراوەیە مەزرایەکە کە بەس نییە ئەنی حەفرەکە لێ درا ڕۆژی خۆی تەنیش زەیتونەی ئەگە ئەو مەزرایە خایان کردێتەوە ئینشاڵڵا هیچ مشکلەی نامینی. مام عەبدوڕەحمان زەرەر و زیانەکانی تۆ چییە ماڵە؟ زیانەکان سیارەکەم کاتە بوو قڕێ و ئارێ وەڵڵا مالەکەش وسای خۆدانتان بین و دیتان دیارە وەڵا بلای خوارێ هەمووی بنەوە قاتی خوارێ هەمووی. ئەگەر ئەو کاتی زانیتان ئێوە چتان کرد؟ لۆسقا هێراتی نیسکە مال پێەکرا چی ئێوەی ئاگدار کرد؟ ئەو زیران نەما وەڵا تەقەیان کرد زا ئیسحافیش دەنجی هات و تەلەفۆنیان لۆ کردبوون زەمانە ئەخا بوو لە گەڕەکی فەرمانبەران بەس ماڵی ئێوە یاخود بە ئەو کۆڵانەیە؟ ئەو کۆڵانە هەمووی هاتووە هەردوو بەر چەند ماڵە بن؟ بەخوای مشینە 15 ماردەی 15 هەموویان ئارێ وەڵا هەمووی ئاوی ناو حەوشەیە هیچی ئیمانە زۆریان باشترین مشینە گەورە بۆتان تەعویز کاتەوە بۆ خۆتان قەرەب بکاتە ئینشاڵڵا. بڵێ ئەوەی کە بینیتان ئەمە قسەی مام عەبدوڕەحمانە کە خاوەنی ئەو ماڵەیە وەکو خۆی داوا دەکات کەەوە ئەم قەرەبوش بکرێتەوە دیارە دوێنێشەوە کاتژمێر 3 ئاوچۆتە ماڵیان و من ئێستا هەوڵە دەم ماڵیشتان نیشان بدەم ئەوە ماڵەکەیانە ئەمە بەش یەکێک لەو شوێنانەیە شوێنی ژووری میوانە وەکو دەیبینین با بڵێین تەواوی ئەو کەلوپەلەیکەوە لەو ماڵەیە هەموو ئاو بردوویەتی هەر لە دۆشەک و لە فەرش و لەو بابەتانەیە ئەمە بەشێکیانە ئێستا هەوڵە دەم بچمە شوێنەکانی تریشین دیارە ئەمە بەشی ناو هۆڵەکەشیانە ئەوەکو دەبینین بە هەمان شێوە ناوهۆڵی خانووەکەش تەواو ئاو بردوویەتی ئەو کەلوپەلانەی کەوە لەم شوێنەیە تەواو ئاو بردوویەتی وەکو چۆن دەڵێ کەلکی بەکارهێنانەوەی نایەتن. کاتژمێر چەند بوو ئەو ڕووداوە دەمات؟ والله ساعة 2 شەوێ بەڵێ چێ ئێوەی ئاگدار کردەوە؟ والله جیرانە مانە دەرکەیا گوتی ئاو هەستایە ئەمەش وەچ هەستاین ئاوەکە ئەلێ رە دەهات دوو ئێرانە بابی مدارانیش گوتی بەس بڕۆنە سەبانی باوانە بن ماش ئەو هەمانی هیچتان بۆی دەرنەچوە؟ هیچ سارەکەشمان ئاو بردی سارێک ئەوانێ حکومەتی هاتن لایان بردی سکەنە باشە داواکارین گۆچیە داوا دەکەن داواکاریمان لە حکومەتیە ئەو مارمانە ئەوە مارەمان هەمەش کە تەناب چرکاو ئای لەمان قەرە بکاتەوە هیچ کەمان ناوێت بکە الحەمدولله.